بله بیسرانی خوشویست لسر شپولی نوتو چار پوین سه امرو کسایتیک لدزگاهی کی زور چالاک لحرمی کردستان من نگل دایا روندک فارز برپرسی بدواداچون و هرسنگاندن لدزگاه خیرخوازی بارزانی که هر وکو ایوش آگادارن لگل دروز بونی او قیرانه دزگاه خیرخوازی بارزانی رولی شیری برکوتوه لیارمتی دانی هجاران امرو پیمان خوشم چند زانیاریک به شێوازێکی که گشتی درباره ام هاوکاریانه وربگرین و ایوش وکو بیسری رادیو سلام گوێ بیستی بین روندک خان با باو پرسیاره دست پێ بکەین ئێوە کەی دەستان باو هاوکاریە کردووە تا ئێستا لە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی خەڵکی چ دەڤەرێک زیاتر سوودمەند بووینە لەو هاوکاریانە سلااو بیسرانی خۆشەویست وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا هەر لە سەرەتای ئەم قەیرانێکی جیهانی گردوتەوە دەستگای خەرخوازی بارزانی وەکو کاری لە پێشینەی لە کارەکانی کە ئەنجامی دەدات یەکێک لە پرۆژە گرنگەکانی پرۆژەی هێڵی گەرم بوو کە ئەم پرۆژەیە پەیوەندی وەرگرتنی سەرجەم ئەو خێزانانەیە کە کەم دەرامەتن و پێویستیان بە هاوکاری هەیە بۆیە ئێمە لە ڕێگەی هێڵی گەرمەوە کە لە سەرەتای دەستپێکردنی ئەو پرۆژەیە لە حەزەی دەستمان پێکردووە تا ئێستاش بەردەوامە و ڕۆژانە بەپێی پێویستی و خواست ئێمە هێڵە گەرمەکان ڕاگەین تاوەکو ئێستا لە پارێزگای کەرکووک سلێمانی هەڵەبجە هەولێر و هەڵبەهادوو و ئیدارەی گەرمیان ئەو پرۆژەیە ڕاگەیەندرا و بەیانیش ئەو پرۆژەیە لە قەزای سۆرانیش ڕادەگەیەندرێت سەبارەت بە ژمارەکان یاخود ئەو کەسانەی کە پەیوەندیان بە هێڵی گەرمی دەستگای خێرخوازی بارزانیەوە کردووە تاوەکو ئێستا زیاتر لە 14,000 پەیوەندی لە ڕێگەی هێڵی گەرمەوە وەرگیراوە بە هەمان شێوە لە ڕێگەی وەرگرتن ئێمە توانیمانە زیاتر لە 8,000 خێزان سوودمەند بکەین لە هەفتەی سێوە تاوەکو ئێستا ئەمێ ئاماژە بۆ بدەم کە کام پارێزگا وەکو بەڕێستان ئاماژەتان سوودمەند بووە بێگومان چونکە پرۆژەکە سەرەتا لە پارێزگای هەولێر دەستی پێکرد بۆیە لە پارێزگای هەولێر زیاتر لە 6,000 خێزان تاوەکو ئێستا سوودمەند بوونە پارێزگاکانی تر ڕۆژ دوای ڕۆژ ڕوو لە زیاد بوونە ئەمەش دەگەڕێتەوە بۆ وەرگرتنی زیاترین پەیوەندی لە هەر ڕۆژێکدا بله ئێوە ئاماژەتان پێکرد وەکو پرۆژە ئێوە ئەم ئیشەی ئەنجام دەدەن یعنی پلانی ئەو پرۆژەیە چۆن ئەگەر زیاتر بۆمان ڕوون بکەنەوە بێگومان هەمومانەزانی کە بارودۆخی هەرێمی کوردستان چەندین قەیرانی تری تێپەڕاندووە لەو حاڵەتەدا ئێمە پشتمان وەکو پرۆژە پشتمان بە چەندین ئاماری فەرمی بەستووە وەکو یەک لەوانە ئاماری دەستەی ئاماری هەرمان هەیە کە باس لە ڕێژەی هەژاری دەکات لە هەر پارێزگایەک ئێمە توانیمانە پشت بەو ڕێژانە ببەستین ئەمە وەکو بنەمایەکی سەرەکی بەڵام ئەمەوە ناگەینێت کە ئەو ڕێژەی ڕاگەیەندراوە ئێستا هەمومانەزانی کە ئەو خەڵکانێک کە ڕۆژانە کاری کاسبیەکەن مەرج نییە خاوەن موچەبێ یاخود خەڵکانی تر بنە ماڵەوە دانیشتون کارەکان وەستاون بۆیە ئێمە لە ڕێگەی چەندین لیژنەی تایبەتەوە توانیمانە ئەو پەیوەندیانە وەربگرین دواتر ناوەکان تۆمارەکرێن بە چەند خۆناغێکە لە سەرەتادا ناوەکان لە ڕێگەی هەڵیگەرمەوە تۆمارەکرێن دواتر لە لیژنەی بەدواداچوون کە لیژنەیەکی تایبەتە چێکی سەرجەم ئەو ناوانە دەکاتەوە دنیا دەبێتەوە لە شایستەبوونی ئەو خێزانە بۆی هاوکاری بکرێت دواتر ئەم ئامارە فەرمیانە و پێشبەستن بە ئاماری ڕێژەی هەژاری ئەوە لیژنەی دابەشکردنمان هەیە کە لە سەرجەم پارێزگاکانە ئەو خۆراک و پێداویستیانە دەبەنە بەردەم ئەو ماڵی کە پەیوەندی کردووە بە پێڕەوکردنی ڕێنماکانی تەندروستی بۆ خۆپاراستن لەو نەخۆشیە بەڵێ ڕۆندک خان وەکو تر هەر وەکو ئاماژەتان پێکرد ئێستا بارودۆخەکە زۆر هەستیارە لەوانەیە لە توانای حکوومەت هەرێمی کوردستان نەبیتن یارمەتی هەموو هەژاران بداتن ئێوە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ڕۆڵێکی پیرۆز وەکو بڵێن ئیشێکی پیرۆز ئەنجام دەدەن وەکو تر پێم خۆشە بزانم ئایا کەسانی تر لایەنی تر هاوکاری ئێوەنە لەم پرۆسەیەدا کە کەسانێک هەبن یان جهەتێک هەبن دەوڵەمەند بن و یارمەتی ئێوە بدەن ئایا ئێوە بە تەنیان یان کەسانی تریش خێرخوازیش هەنە کە یارمەتی ئێوە دەدەن لەو پرۆسەیە
وەکو بەڕێستان ئاماژەتان بکرێت دەستگای خێرخوازی باردانی دەستگایەکی خێرخوازیە دەستگایەکی ناحکومیە بۆیە هەمیشە پشتی بەستووە بە پرۆژە و هەروەها ئەبێ ئەوەمان لەبیر نەچێت کە هەمیشە کۆمپانیەکان و خاوەن کەسایەتی و خێرخواز و پێداوانی کوردستان هەمیشە پاڵپشتی دەستگای خێرخوازی بارزانانی بوون لەم پرۆژێ و لەم قەیرانی کە ئێستاش کوردستان و جیهان پێوە دەناڵێنێ دەتوانین بڵێن خێرخوازان و کەسایەتی و هەروەها کۆمپانیەکانی کوردستانیش هەر کەسێک لە ماڵی خۆیەوە بەپێی پێویستی توانین یەکی هاوکاری دەستگای خێرخوازی بارزانانی بکات و بەردەوامیشە لەو هاوکاریانە ئێمە لە ڕێگەی چەندین پرەنسیپ یاخود چەندین ڕێگای پرۆژە تۆمارکردن توانیمانە سەرجەم ئەم هاوکاریانە لەو خەڵکانە وەربگرین بەردەوامن لە هاوکاری و بتوانین ببینە پردی پەیوەندی بۆ گەیاندنی و هاوکاریانە لە ڕێگەی خێرخوازانەوە بۆ دەستی ئەم هەژار و کەم دەرامەتانە بەڵێ بێگومان بەردەوام هاوکاری ئێمە کردو و سوپاسیانیشەکەی و لێرەشەوە داوایان لێ دەکەین کە لەوانەیە ئەو قەیرانە کەسمان نازانێ ئایا بچ کاتێک تەواوبوونی هەیە یا چ کاتێک بەردەوامی دەوێت بۆیە ئێمە هەمیشە توانیمانە ئەو پیامە بگەین کە پێویستمان بە هاوکاری خێرخوازانی هەرێمی کوردستان هەیە بۆ گەیاندنی هاوکاریەکان. بەڵێ ڕۆندەک خان وەکو چر پێم خۆش ئەگەر پێمان بڵێ لەم پرۆژەیە ئەو کێشانەی ڕوبەڕووی ئێوە دەبنەوە بە شێوازێکی گشتی ئەگەر باز بکەین خۆی هەر پرۆژەیەک یاخود هەر کارێکە ئەنجام دەدرێتن گیر و گرفت یاخود کێشە ئەتوانین بەڕێژێ بێتە بەردەممان بەڵام کاتێک کە ئێمە لە پرۆسەی جێبەجێکردنی پرۆژەیە ڕۆژانە ئەتوانین کار لەسەر ئەو کێشان بکەین بۆ ئەوەی چارەسەریان بکەینێتە بەردەمان بەڵام کێشەی هەر سەرەکیمان ئەوەیە زۆر خەڵک گلەی ئەوە کە دەستگا هاوکاریەکانی ئەو هێڵانی ڕادیان و پەیوەندیەکان وانە ئێمە لە سەرجەم پارێزەکان بەپی قەبارەی پارێزگاکە و بەپی قەبارەی بوونی قەزا و لۆدی ئەو ڕێژی هەژاری توانیمانە ژمارە پەیوەندیەکان زیاد بکەین خەڵک ئەتوانێت بۆی کاتێک ئەوە بۆ پەیوەندی بە هێڵەکانەوە کە ناوکەی تۆمارێکی زۆر بە شەفافانە بەدواناچوونی بۆ بێتن بەڵام کە داوای ناونیشانیان لێکەین کە داوای ژمارە تەلەفۆنیان لێکەین زۆربەی جار ئەو ژمارە تەلەفۆنە بە خەڵات پێمانەدەن یاخود شوێنەکانیان تا ئەتوانی شوێنی ئەو کەسانە بدۆزینەوە چونکە شوێنەکان بە خەڵە بە ئێمە گەینن ئەو گیر و گرفتێک لە بەردەمان لە خێرا گەیاندنی هاوکاریەکە بێگومان کێشەیەکیش دێتن بەڵام ئێمە ڕۆژانە توانیمانە لە ڕێگەی جێبەجێکردن بتوانین کۆنتڕۆلی ئەو کێشانە بکەین. و ڕۆندەک خان لە سەرەتای چاوپێکەوتنە پێویست بۆم پرسیارەش بکەم زیاتر یارمەتی ئێوە هاوکاری ئێوە چین یعنی لە ڕێگای چێوە ئێوە وەکو بڵێن چ دەبەخشن لەو هاوکاریە زیاتر چی هاوکاریەکەتان بۆ خەڵکی هەژار؟ ئێمە تاوەکو هاوکاری پرۆژەی هەڵگەرن هاوکاری خۆراکی شیدوە کە پێک هاتووە لە سەبەتەیەکی خۆراکی 20 کیلۆیی کە بەشی هەفتەیەکی خانەوادەیەک دەکاتن ئەو هاوکاریەمان کۆ ئەبەخشین بە هاوڵاتیان چونکە وەکە زانین خەڵک لە ماڵە نایەتە دەرەوە پێداویستی هەرەسەرێکی بۆ ئێستا خۆراکە بۆیە ئەم پرۆژەیە پێک هاتووە لە سەرجەم کەرەستەکانی خواردنی وشت بێگومان کە پێکاتوە لە برنج و بقوڵیات و بابەتەکانی تر کە پێویستی ڕۆژانی هەر خێزانێکە بۆ خواردن. بۆ یەک هەفتە وەکو ئاماژەتان پێکرد بۆ یەک هەفتە خانەوادەیەکی 6 کەسی 20 کیلۆ خۆراکی پێ ئەدرێتن لە ماوەی هەفتەیەک بەڵام شتێکی تر ئەبێ لەبیر نەکەین ئێمە کاتێک کە ئەو پرۆژەیەمان ڕاگەیاندووە لە ڕێگەی ناو تۆمارکردنەوەیە تێگینیەکان ئەو کەسەی ناوی تۆمارکردە چەندین پرسیار ئاراستەی ئەو خانەوادەیە دەکا خانەوادە هەیە یاد لە پێویستی بە هاوکاری هەیە بۆی ئێمە کاتێک ناوەکان تۆمارەکەین ئەو کەسانی بە دوواداچوونەکەن ئەو ناوانەمان لا هەیە بۆی بتوانین جاری دووەمیش سودمەنیان بکەین لەو پرۆژەیە. یعنی منیش پێم خۆش بوو پرسیارێک دەربارەی ئەو بابەتە بکەم یعنی دانین خێزانێک هەیە بەڕاستی زۆر هەژارە سەرچاوەی مادیان زۆر زەعیفە ئێوە هاوکاری ئەو خێزانەتان کرد بۆ هەفتەیەک ئەدی هەفتەکانی تر کە ئێستا دەبینین بۆ ماوەی 15 ڕۆژی تریش لە هەرێمی کوردستان قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەنرا تاکو 16 ئیتر خێزانێک کە لەو هەفتەیە بۆ نمونە هاوکاریتان کرد ئەی هەفتەکانی تر
دەستگای سەرخوازی بارزانی توانین یەکتی لەم پرۆژەیەدا ئامارێکی تۆکمە کۆبکات و خزانانێکی شایستەن کە زیاتر لە جارێک هاوکاری بکرێت بێگومان ئەوە لە ڕێگەی چینی بەدواداچوونەوە کە بەردەوام چێکی سەرجەم ئەو ئامارانە ئەکاتەوە کە ئەوانەی زیات لە پێویستە هاوکاری بکرێن ئامارەکە لای تۆمار کراوە ئەو بەپێی پلانی دانیشتوان چونکە ئەمڕۆ قەدەغەکە درێژ کراوەتەوە بێگومان دەستگا پلانی خۆیە بێتن بۆ ئەو درێژکردنەوەی ئەو خێزانانە تا بکرێتن هاوکاری ئەکرێنەوە بۆ ئەوی لەم تەنگێژەیە ڕزگار ببن چونکە وەکو ئاماژە پێدا خێزان هەیە هیچ سەرچاوەیەکی مادی لە ماڵەوەیەنەوە بۆ نمونە ئێمە کرێکارمان هەیە کێ هەیە چونکە ئامارانە کۆکرانەوە کرێکیە و کرێکارە و هیچ بژێویکی ژیانی نییە دەستگا و ئامارانەی لە تۆمارە لە هەفتەکانی داهاتوو بەپێی پلانێکی تۆکمە هاوکاری ئەو کەسانە ئەکرێتەوە. بەڵێ ڕۆندەکان وەکو کۆتایین پرسیارم هەر وەکو دیارە تا ئێستا ئەم درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ دیار نییە تاکەی بەردەوام دەبێتن ئێوە لە ڕێگای ئەم پرۆژە تا چەند دەتوانن بەردەوام بن ئایا وەکو بڵێم پلانەکەتان درێژمەودایە یانیش وەکو بڵێ ماوەیەکی دیاری کراوە چونکە تا ئێستاش دیار نییە ئەم قەیرانە تاکەی بەردەوام دەبێت تواناکانی ئێوە تاکەیە ئەوەی ئێوە وەکو بڵێن بەپێی پلانەکانی خۆتان لە بەرێکتان دایتەوە. ئەگەر جێگەی ئاماژەیە من ناتوانم ژمارەیەک لە خودکات بۆ بابەتە دیاری بکەم بەڵام هەر قەیرانێکی تووشێ بێ بێگومان پلانی بۆ دائەندریکە چۆن بتوانێت دیڕاستەی قەیرانەکە بکرێت بۆ ئەوەی کار لەسەر بەردەوامی پرۆژەکە بکرێت. ئێمە چاوەڕێی خێرخوازانی کوردستانی و هەروەها گەڕێگەی ئەو بەخشەرانەی ئێمە کە بەردەوام هاوکاریەکانی ئێمە کە لە ڕێگەی پرۆژەکان مەدەڕگەری چەندین پرۆپۆزەڵەوە توانیمانە پرۆپۆزەڵ ببەخشین بە ڕێکخراوەکانی نێودەوڵەتیەکان کە لەگەڵ ئێمە کارەکەن بەڵام خۆ دەزانی ئەوانش ئێستا حاڵەتێکی سنوورداریان هەیە بۆ هاوکاریکردن پلانمانە بێتن بۆی بتوانین ئەو هاوکاریە بەردەوام بێت و خەڵکی هەژار و کەم دەرامەت لە ئەم پرۆژەی دەستگا سوودمەند ببێ. خۆشبەختانە ئەتوانم بڵێم بۆ ڕۆژانە خێرخوازان بەدەم هاوکاریەکانی دەستگاوە دێن بەڵام دووبارە لێرەوە لە ڕێگەی ڕادیۆ بەڕێستانەوە داوایان لێ دەکەین کە بەردەوام بن لە هاوکاریکردن گەیاندنی ئەم هاوکاریانە بۆ خانەوادەکان چکە بەڕاستی خانەوادە لەوانەیە تا هەفتەیەک دوو هەفتەیەک بەرگەی ئەمە نەگرێت بۆی پێویستی لە پرۆژەی لەو جۆرە دەبێتن. بەڵێ ڕۆندک فارس بەرپرسی بەدواداچۆن و هەڵسەنگاندن لە دەستگای خێرخوازی بارزانی نەمەر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر خۆشحاڵ بووین ئیشی ئێوە ئەنجامی دەدەن لەم بارودۆخە جێگای شانازیە جێگای دەستخۆشیە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ڕۆندک خان. سپاسی ئێوە شەکەی سپاسی ڕاگەیاندنەکانی شەکەین کە دەستپێکی کارەیان هەبووە لە گەیاندنی پەیامی مرۆیی و خێرخوازی بۆ خەڵکی کەم دەرامەت و هەژار